بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهان، درود و ڕەحمەت بۆ سەرجانی پاکی پێغەمبەری ئیسلام صلی الله تعالی علیه وسلم. دەستخۆشی لە بەڕێزان لە ڕێکخراوی ژیار و زانکۆی هەڵەبجاکەم بۆ سازدانی ئەم کۆنفرانسە. هیوادارم انشاءالله هەوڵی تری زیاتری بەدوا بێ بۆ زیاتر ئاشناکردنی سنت و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کۆمەڵگای کوردەواری خۆمان و ڕەواندنەوەی ئەو گومانانەی دەربارەی سنت باس ئەکرێت. بابەتەکەی من دەربارەی ئیعجازی زانستیە لە سنەتە. الإعجاز العلمي في السنة بين الواقع والمأمول. ومێدوان وایە ئەم ئیعجازی زانستیە لە سنەتە بێتە ئامرازێکی زۆر بەهێز بۆ خزمەتکردنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دیارە ئێمە ئەگەر باسی معجیزە بکەین لە پێناسی زانایانە دەربارەی زاراوەی معجیزە، طبعا ئەمە زاراوەیەکی علمیە زانایان دایانهێنا و 200 ساڵ دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم. یان لە قورئانە ئەم زاراوەیە نەهاتوو لە باسی قورئان و پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ئیعجاز نەکراوە، بەڵام زانایان لە تێگەیشتنیان لە قورئان و لە گەورەی قورئان و سنت ئەم زاراوەیان داهێناوە کە زاراوەی معجیزەیە کە لە عەجزەوە هاتووە لە دەستەوسانکردنی مرۆڤەکان. طبعا لە قورئانە بەچی هاتووە؟ بڵێن ئایە، باسی ئایە زۆر کراوە لە قورئانە، ئایە نیشانە بەڵگە. پاشان لە 80 شوێنە لە قورئانە بەو شێوەیە هاتووە. البەیینە لە قورئانە 12 جار هاتووە، بەیینات 40 جار هاتووە لە قورئانە، بورهان 2 جار و چەندین زاراوەی تر کە ئەبین هەمووی مەبەست پێی بەڵگەیە، بەڵگە لەسەر پێغەمبەرایەتی، بەڵگەکانی پێغەمبەرایەتی. بەڵام زانایان کە ئەم زاراوەیان دەیانە دوای 200 ساڵ وەکوتمان لە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام باسی ئەویان کرد معجیزە بریتیە لە چی، چۆن تعریفیان کرد و تا ئێستاش تا ئەمڕۆژ ئەم بڵێن تعریفە ساریە کە ئەڵێ بریتیە لەو دیاردە و ڕووداوە ئاسایانەی پەروەردگار بۆ پێغەمبەرەکانی ئەنجامەدا و بەرامبەرچی مرۆڤەکانی ئەو سەردەمەی پێکراوە کە لە توانایانە نییە هاوشێوەی بێنن. یعنی ئەمە وەکو تعریفێکی معجیزەیە کە کراوە لە ئەنزانە، بەڵام ئەم تعریفە تعریفێکی ئەتوانین بڵێن هەمەلایەنە نییە بۆ ئیعجاز، بۆ معجیزە، چونکە ئەمە هەندێک جۆری معجیزە کە خۆیان زانایان هەر بە معجیزەیان ناو بردووە لەمە ئەچێتە دەرەوە، چونکە شەرتی تەحەدایتیان نییە. ئەمان ئەڵێن بێ شەرتی تەحەدا، بەرامبەرچی تیاوێ و بەرامبەرەکە. ئەی خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینە کاتێک کە معجیزاتی پیشانی هاوڵەکانی ئەدا، تسبیح الحصى بين يديه ونيا حنين الجذع الى بو پیغمبر صلی الله علیه وسلم، یان تكثير الطعام تكثير الماء وكوسه حدیثێک لەو بارەوە باسەکەی. ئەمانە خۆ بەرامبەرچیە نەبوو بۆ سەحابەکان، خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم تەحەدای سەحابەی پێ نەکردووە. ئەمە بەڵگەیەکی پێغەمبەرایەتی کە پێغەمبەر پیشانی هاوڵەکانی خۆی پەروەردگار بۆی ئەنجام داوە. بۆیە من پێم باشە پێناسەیەکی گشتگیرتر بکرێت لەوەی پێشوو کە بڵێن چی معجیزە بریتێ لە چی، کارێک یان ڕووداوێک کە پەروەردگار لەسەر دەستی پێغەمبەرەکەی یان زانستێکە، ئەو بۆ ئەمڕۆیە، یان زانستێکە لە وتەکانی دەری دەخات، هیچ کەسێک لە سەردەمی ئەودا نەیتوانی هاوشێوەی بهێنێت و دەبێتە بەڵگە لەسەر پێغەمبەرایەتەکەی، چونکە لەسەر و توانای مرۆڤەکانەوە، مرۆڤی ئەو کات. ئەمە ئەتوانین بڵێن تعریفێکی باشترە بۆ معجیزە لەمڕۆ. طبعا ئێمە ئەتوانین ئیسفادە لە ئیعجازی زانستی بکەین لە سنەتە، ئاماژە زانستیەکان لە سنەتە. طبعا لە سنەتە چەندین ئاماژە هاتووە، قورئانی پیرۆزیش بۆ دیاردەکان لە ئاسمان و زەمین، لە پێکهاتەی مرۆڤ و زیندەوەرەکان، لە ڕووداوەکان لەسەر زەویە. ئەبینی ئەمانە هەمووی لە قورئانە دەیان بگرە سەدان و هەزاران ئیشارات بۆ ئەمانە لە قورئان و لە فەرمودەشە هاتووە. جا ئەمانە کە ئێمە بە پێوەری زانستی ئەمڕۆ لێکۆڵینەوەیان بۆکەین ئەبین لە 100% لەگەڵ زانستا کە یەکێک دێتەوە ئەمە بریتێ لە معجیزەی ئەمڕۆی قورئان و حەدیث. طبعا ئێمە ئەڵێن ئیعجازی زانستی یەکێ لە سوودە گرنگەکانی بۆ ئەمڕۆمان چییە؟ بەتایبەتی لە بواری سنەت و حەدیثە بەڵگەیەکی سەردەمیانەیە بۆ دەرخستنی ڕاستیەکانی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. یعنی ئەمڕۆ تۆ توانیت بە زمانی عیلم بۆ خەڵکی سەرمێنی حەدیث وتەی بەش ئەو فەرمودەیە کە ئێستا لە کتوبی حەدیثە هەیە دەیان و سەدان نمونەمان هەیە لە هەموو کتێبەکانە، لە بوخاریە، لە موسلیمە، لە ترمیزیە، لە فەرمودەکانی ترە بە زانست ئەی سەرمێنی لە 100% ڕاستە. ئەی باشە چۆن ئەمە 1400 ساڵ پێش قسەی کراوە؟ ئەگەر ئەمە قسەی بەشەرێکی ئاسایی بێت یان بەدەم پێغەمبەر هەڵبەسترا بێ وەکوان کەس نەمڕۆڵێ، چۆن کەس لەو کاتە ئەو زانیارە هەیە نەیان بۆ. حەزەکەم چەند نمونەیەک باسکەین. یەکێک لەوانە لەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کە ئەمە فەرمودەیەکی صحیحە متفق عەلەیه کە ئەڵێ يعقد الشيطان على قافية رأس أحدكم إذا هو نام 3 عقد يضرب كل عقدة عليك ليل طويل فارخد. طبعا ئەمە باسی ئەوە کە بێ ئینسانی موسڵمان نەشید بێت، چالاک بێت، بەڵام لێرە ئاماژەیەکی سەرسوڕهێنەر ئەیە
ئەڵێ شەیتان بۆ ئەوەی ئینسان خەواڵووکە نێڵێ لە خەو هەستێ و نێڵێ بۆ نوێژی بەیانیا بۆ شەو نوێژ هەستێ چیەکە ئەدا لە پشتە سەری تەمان قافیە چییە لە زمانی عەرەبیە بەشی دواوەی مل و کۆتایی سەرە ئەو منتیقەیە ئەو پێوتێ قافیە بەڕێستان هەموو شارەزان لە زمانی عەرەبیە باش ئەگەر ئێمە لە ڕووی زانستی و لێکۆڵینی بۆ بکەین بۆ سەنتەری نووستن لە مرۆڤە ئێستا تا ئەمڕۆ عیلم بەچی گەیشتووە لەو بارەوە نووستن لەکوێ کۆنتڕۆڵ ئەکرێت تەمان مێشک کۆنتڕۆلی زوربەی چالاکیەکانی لەشەکە چالاکیان لەشەکە و یەکێک لەوانە نووستنە زانایان دوای سەدان دەیان و سەدان لە کۆتایی سەدەی بیستەم و بیستویەکەمە وەکو کاکتۆریش زیاتر شارەزایە گەیشتنەوە خەڵی قەناعەتی کە سەنتەری نووستن و ئاگاهی لە مرۆڤە ئەکرێتن منتیقەیەک و پێوتێ ریتیکولەر فۆرمیشن ناوچەی پێکهاتەی تۆڕی لە مێشکە ناوچەکەی لەکوێیە بەڕێزان سیرکە ئەمە پشتەوەی سەرە ڕێک لە کۆتایی پشتە سەر و لەگەڵ سەرەتای مل ئەم منتیقەیە یعنی ڕێک پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوتوێتی لەو شوێنە ئەدا ڕێک ئەو شوێنەیە کە ئەمڕۆ زانست ئەڵێ لە 100% ئەو شوێنەیە کە کۆنتڕۆلی نووست بۆیە ئەگەر یەکێک ئەم شوێنەی بەهۆی ڕووداوێکەوە یان بەهۆی شتێکەوە کاری تێ بکرێ ئەو کەسە لە هۆش خۆیەچێ ئیتر ئاگاهی نامێنێ چکە تەسیری تێکرا ئەم شوێنە لە کار کەوتووە ئەو کەسە بە خەبەر نایێتەوە ئەکەوێتە کۆماوە ینی بێهۆشی فەرمودەی کتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەمان ئەمە کاکتۆر دیاری توێژینێکی زۆر جوانی کردووە لە گۆڤاری هەیڤا بڵاوکراتوە من لەوەی ئەو وەرم گرتووە ئەڵێ لە حرامکراوەکانە چارەسەر نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ أما فرمودي صحيحة إن الله لم يجعل شفاء أمتي فيما حرم عليها شفاء أمتي من لحرام كراوانية بتابتي أويك بيغمبر صلى الله عليه وسلم تأكيدي لسر كردوة عرقة مي خوارنوا قال إن الله أنزل الداء والدواء وجعل لكل داء دواء فتداووا ولا تداووا بحرام أما حديثك صحيحة كبحرام شارع سري ختامك يكي للصحابة كان طارق بن السويد كلا بيغمبر عليه الصلاة والسلام من أموي خمر مەی دروستکەم بۆ چارەسەر چکەوانە ئەزانیت لەواچە چارەسەری تایە بۆ خەڵکی ئێستاش لەم ڕواکابرا ئەڵێ من چارەسەری بێتاقەتی شتی خۆمی پێیەکەم ئەڵێ چی وتی ڕخسەت مەی دروستکەم پێغەمبەر صلی الله علیه و فەرمی نەخێر بە هیچ شێوە ڕێگەی نایەوتی لەم یڕەخص لەوە قال إنه ليس بدواء ولكنه داء ئەوە چارەسەری تیان نییە ئەوە نەخۆشیە ئەوە دەردە طبعا پێشتر ئەو ترا طبعا ئەمە باسی کەیەکین ساڵەکانی هەشتا تا هەشتاکان و نەوەتەکانی سەدەی بیستەم ئەیانوو لە ڕووی پزیشکیەوە هەندێک لە پزیشکەکان ئەیانوو ئەگەر تۆ ڕۆژانە کەمێک مەی بخۆیتەوە ڕۆژانە شتێکی کەم سوودی هەیە بۆ نەخۆشی دڵ ئەمەیانەوت یان ئەیانوو ریسپۆنسبل درینکین خواردنەوەی بەرپرس تۆ ڕۆژانە ڕێژەیەکی کەمی دیاریکراو بخۆیتەوە لەوانەیە لە نەخۆشی بوو پارێزێ نەخۆشی دڵ یانێشت بەڵام لە سەدەی 21ەما بۆ مرۆڤەکان دەکەوە ئەم قسەیە درۆیەکی زۆر گەورەی و هەڵخەڵەتانێکی گەورەیە ئەسڵەن بچووکترین کەمترین ڕێژەی مەی خواردنەوە کەمترین ڕۆژانە بیخۆیتەوە ئیلا تووشی سەرەتانتەکە کەمترین جا تۆ مە چیت کرد بەچی ئەی تۆ تێ خۆ لە شتێ پارێزی خۆ تووشی دەردێکی ترێک کەواتە چارەسەری تیان نییە بابەتەکە ئیلا داء وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم داء نەخۆشیە کەمترین ڕێژە طبعا ئەمە ئەگەر سەیری وۆرد کانسەر ریپۆرتکەی کە لە ساڵی 2014 بڵاوکراوەتەوە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و باسیەوە ئەکا کە ئەم شتە خواردنەوەی بەرپرس بە هیچ شێوەیە شتێکی زانستی نییە بەڵکو ڕەدیەداتەوە ئەڵێ ئەمە ئەبێتە هۆی توشبوونی مرۆڤ بە چەندین جۆری شێرپەنجە تەمان ئەمە ئەتوانین خۆت لە ئینتەرنێت هەر کەسێ بێ بگەڕێ no amount of alcohol is safe هیچ جۆرە قەبارەیەک لە مەی ڕۆژانە بخۆیتەوە سەلامەت نییە بۆ مرۆڤ یان ئەمە راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانیە طبعا لە کۆتۆژینەوەیە کە پێوتە مێتا ئەنالیسیس ئەمە طبعا باشترین جۆری توێژینەوەی زانستیە کە تۆ یەی کۆمەڵێ توێژینەوەی زانستی کراوە هەمووی کۆکەیتەوە نەتیجەکانی بەیەکەوە بزانین چییاوە بەدەستەوە طبعا ئەمە 222 توێژینەوەی زانستی لە خۆی گرتووە کە لەسەر 152,000 کەس ئەنجام درراوە بینیان 92,000یان بە ڕێژێکی کەم کوحولیان خواردوتەوە ڕۆژانە و تووشی شێرپەنجە بوو یعنی لە 160 بۆ 70 زیاتری کە ئەمە کەمیان ئەو شتیان تەنفیس کردووە کە تۆ شتێکی کەم خۆیتەوە ڕۆژانە تووشی جنابی ئەوە تا هەموو تووشی شێرپەنجە بوو لە کۆتۆژینەوەکە ئەڵێ چی ئەڵێ لە ساڵی 2004 کە سیرمان کرد ئەو توێژینەوەی 2004 کرابوو لەسەر ئاستی گیان 5,000 حاڵەتی مردن تۆمار کراوە بە هۆکاری شێرپەنجەی دەم و قوڕک و 24,000 حاڵەتیش بۆی شێرپەنجەی سوورێنجکەوە 5,000 حاڵەتیش بۆی شێرپەنجەی مەمکەوە کە هۆکانیان ژێڕێنراوەتەوە بۆ خواردنەوەی ڕێژەیەکی کەمی
كحول كەمیان خواردەوە بەڵام هەمویان تووشی شێرپەنجە یەک فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە باسی عەجب و زەنەبی کردەوە لە فەرمودەیەک ئەمە شتێکی زۆر سەرسوڕهێنەر و ناوازەیە لە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە ئەفەرمێ هەموو بەشەر هەموو لەشی مرۆڤ أما طبعا هەمووی حديث صحيحة كل ابن آدم يأكله التراب إلا عجب الذنب منه خلق ومنه يركب يعني من أوي كبلام وسيلة أماجية منه خلق ألم شتى إنسان دروس بو أو فالمديك تيشا إمام أبو داود طبعا عجب الذنب لزماني عربي على شيء أو هو العظم الذي في أسفل الصلب عند العجز يعني كيد ميشي بما أروى بلا أما أروى كمروف لكلينشكا ودروس بو إيسكي كلينشكا کەس مێشکی بۆ ما ڕاگەر تۆ شتێکی علمی یعنی ئەمە وەحی نەبێ هەندێک کەس دەڵێ پێش ئیسلامیش وتویانە ئەمە ئێسکێکی پیرۆزە باشە حەقینا ئێسکێکی پیرۆزە کەس وتوێتی مرۆڤ لەمەوە دروسە بێ کەسم قسەی کردووە نەکە بە هیچ شێوەیەک هەتاوەکو سەدەی 20م و 21م کە دەرکەوت بۆ زانایانی کە لە بواری کۆرپەلەزانیا ئیشەکەن کە شریت کە کلێنچکە سەرەتا لە کۆرپەلا لە چی ئەو شتە ئەندامێکە پێوتێ پریمتیف ستریک شریتی سەرەتایی یان هێڵی سەرەتایی طبعا ئەم هێڵی سەرەتاییە گرنگترین پێکهاتی کۆرپەلەکە کە ئەمە دروست بوو لە مناڵەکە لەسکی دایکە ئیتر ئەو کۆرپەلەیە کەوتۆتە بواری ئینسانیەتەوە تەواو ئیتر خانەکانی بۆ دروستە بێ شانەکانی بۆ دروستە بێ ئەندامەکانی بۆ دروستە بێ بە کاریگەری ئەم شریتی سەرەتاییەک نوێنەکەی لێرە ئەبین ئەمە لە دیسکی کۆرپەلەکە دروستە بێ کە ئەمە دروست بوو ئیتر ئەمە سەرەتای ڕاستەقینەی دروستبوونی کۆرپەلەی ئەمە زانستی کۆرپەلەزانی سەدەی 21م ئەمان پێ باچینە سەر قسەی یەکێک لەو کەسانی کە زۆر مەشهورە لەمڕۆ لە جیهانی زانستیە دەربارەی کۆرپەلەزانی ئیمبرۆلۆژی کە دکتۆر کیسمورە تەواو ئەمە لە کتێبەکەیە کە بەناوی The Developing Human بۆ نۆ زمانی جیهانی وەرگێڕاوە لە کۆلیجەکانی پزیشکی لە بەشێک لە وڵاتە پێشکەوتوەکانە پرۆگرامی خوێندنی کۆرپەلەزانی پزیشکیە کەسێکی ئاوە ناسراوە ئەڵێ چی ئەڵێ بەشی هەرە زۆری گەشەکردن و درێژبوونەوەی تۆپەرەخانەی کۆرپەلە دەگەڕێتەوە بۆ کۆچکردنی خانەکان لە شریتی سەرەتاییەوە لەبەرەوەی ئەم شیتە دەکەوێتە بەشی دواوەی تۆپەڵەخانەی کۆرپەلەوە سێریان قسەیەکە کەواتە ئەم کلکەی کۆرپەلەیە کە بناغە و سەرەتای ڕاستەقینەی دروستبوونی ئەندامەکانی کۆرپەلەی مرۆڤ ئەمە قسەی ئیمبرۆلۆژی سەدەی 21م ئەڵێ لەو کلکەوە ئینسان دروستە بێت باشان ئەم زانایاڵە چی ئەڵێ شریتی سەرەتایی دوای ئەم کردارانە زۆر بە زوی دەچێتەوە یەک و لە قەبارەدا بچووک دەبێتەوە دەبێت بە ئەندامێکی ناگرنگ لە ناوچەی کۆتایی بڕبڕەی پشتە یانە بێ بە ئێسکی کلێنچکە لەبەر ئەوەی شریتی سەرەتایی لە مرۆڤی گەورەدا شوێنەوارەکەی تەنها بریتێ لە ئێسکی کلێنچکە سەرنجامی گشتی دەتوانین بڵێن کە بەشێکی ئەم کلێنچکەیە بنچینەی دروستبوونی مرۆڤ ئەمەش لە سەدەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی عەجب الذنب سێرکە ئەمەش کۆرپەلەی مرۆڤە لە هەفتەی چوارەمە ئەوە کلکەکەیەتی کە بەهۆی ئەو شریتی سەرەتاییە دروستە بێ و لە سەرنجام نامێنێ فروشێتەوە طبعا ئەم بابەتە کە دکتۆر عەزیز باسی کرد ویستم ئاماژە بۆ بدەم بەڵام بەس ئەگەر سێری ئەم وێنەیە بکەن بەڕێزان ئەلەم تەڕەو ئیلە البەرق کەیفە یەمڕ سێرکە ئەوە هات پاشان وەیەرجع ئەمە طبعا ئەم کامیرایە وەیەرجع فی طەرفەتی عین ئەمە هەزار وێنە ئەگرێ لە چرکەیەک کاتۆ عەزیز باس کرد لەو زۆر بەهێزتریشە ئەمە بەهۆی ئەوە بە مرۆڤەکان دەستکەوتووە دەرکەوتووە کە نەخێر هەورە بروسکە یەکی نییە یەک بەڵێ دوو قۆناغی هەیە هاتن و گەڕان طبعا پێشبینیەکی لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جەنگی تەبووکە طبعا لەگەڵ سەحابەکانە کە چوون بۆ تەبووک مەعادی کوڕی جەبەلە فەرمێ کە لەوێ بووین چوینە سەر ئاوەکەی تەبووک ئاوێکی زۆر کەم طبعا منطقەی تەبووک لە سەردەمی پێغەمبەر شوێنێکی وشکانی و بێئاو بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست خۆش بێ ئەگەر دووسێ دەقەی ترم بیت لەو کاتەیە ئەفەرمێ بە معاذ کە شوێنێکی بێئاو ئەڵێ ئاوەکەی وەنە کەم بووە بەقەر ئەوە نییە هی نەعل دوو تاڵێکی نەوەکە تاڵ ناڵێکی نەعلی پیاهاو پێغەمبەر صلی الله فەرمێ یا یوشک یا معاذ إن طالت بك حياة أن ترى ما هاهنا قد ملئ جنانا سيري أم بيشبينيك يعني أما الإمام مسلم قرأتهم فرمي أقول تو معاذ خوا عمرت باتي بجي دواي من شيء أبيني أم ناوتشي هر هم يبي بس صوزاي وبيستان طبعا أما الدواي أم فرمي بيان بصدان صار أمرويا كاتيك كشوهاي أو ناوتشي قراوي سبطاواتي لصد عصد قراوي بو بشوينك صوزاي
ڕووبار و دەریاچە و بارانبارین و بەفربارینیش کە ئەمە لە سعودیە هەر زۆر شتێکی نادیرە بەفری ژەوارێ لەوێ سەری ئەم وێنانەکەن بەڕێزە ئەمە ناوچەی تەبوکە هەر هەمووی ئەمە لێرە حوشتر لە ناو بەفرا سوڕێتەوە ئەمە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای سەدان ساڵ هاتەدی هەروەها لەسەر قسەی کە عەبدولواحیدیش دەربارەی طاعون فەرمودەیەکی صحیحی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم فەرمووی لا يدخل المدينة الطاعون ولا المسيح الدجال هلا هیچ یەکێ لەو دوانە نایەتە مەدینەوە طبعا طاعون تۆ بڕۆ بگەڕێ بە تاریخی مەدینە تا ئەمڕۆ بە هیچ شێوەیەک تۆمار نەکراوە طاعون چوو بێتە مەدینەوە ئەفەرمێ ناچێت تەواو مەجاری تیانی لە سەردەمی ئیمامی عومەریشە ئیمامی عومەر نەچووە شام گەڕایە لەبەرەوە عەدواکە نەهاوە مەدینەش فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتەدی طبعا چەند شێوازێکی تریش هەیە بۆ سوود وەرگرتن لە سونەت لە زانستی نوێ لە بواری سونەتە تۆ توانی بەهۆی ئەمەوە بیسەلمێنی ئەم فەرمودانەی کە ئەمڕۆ لە ناو کتوبی سونەتا هەیە لە سەدا سەد ڕاستن و لە زانیاری مرۆڤەوە نەهاتوە چونکە هیچ مرۆڤی 1400 ساڵەوە پێ خۆ ئەمە یەک دانە و دوان و سیان و سەد نییە سەدان نمونە هەیە لە فەرمودەی پێغەمبەر ساڵ ئەگەر من بۆ دڕیزکەم ئەتوانم 5-6 کتێب بۆ بنووسم لەسەر ئەوەی ئاماژە زانستیەکان لە سونەتی پێغەمبەر ساڵ ئەی باش ئەمە چۆن کۆبەوە چۆن ئەمە ئەگەر هەڵبەستراوە بێ بەدەم پێغەمبەرەوە ئەمە ئەی سلمێن ئەوانەشی کە نەقڵیان کردو ئەمین بوون ئەوانەی کە جێڕاویانەتەوە دەستپاک و ئەمین بوون و تەنانەت لەفزەکانیشیان لە خۆیان نەیانوێرە دەستکاری کرد لەفزەکانیش وەک چۆن ئێستا لە نمونەیەکیش ئەیبینی و هەروەها توانین سوود لەم ئاماژە زانستیانە وەرگرین بۆ تەصحیحی هەندێک حەدیثی ضعیف یعنی سێکە هەندێک حەدیثی ضعیف هەیە ئاماژەی علمی تیایە حەدیثی ضعیفیش هەستا بۆ نمونە ئەم حەدیثەی کە ئیمامی ئەبوو داود جێڕایەتەوە هەموو عولەما متفق لەسەر حەدیثێکی ضعیفە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا تركب البحر إلا حاجا أو معتمرا أو غازيا في سبيل الله فإن تحت البحر نار سيري أم explanation يعني أم پاساوهێنانەوە بۆ ئەم مۆزوعە پێغەمبەر صلی سوالی بەحر مەبن بۆ ئەگەر پێویست نەبێ ینی تۆ بۆ گەشت مەڕۆ بەسەر بەحرە بوو ئەڵێ فإن تحت البحر نارا لە ژێر بەحر ئاگر هەیە ئێ باش ئەمە هەتاوەکو سەدەی 21 و 21 مرۆڤ نەیتوانی کەشت ژێردەرایەکان دروستکات چۆن زانیان کەس نەیزانی بوو کە ژێر دەریا ئایا کەس زانیوتی ئاگری لێ ئەی چۆن پێغەمبەر چۆن ئەم قسەیە کراوە ئەگەر ئەمە وحی نەبێ ئەمە علمێکی ئیلاهی نەبێت کە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوون کراوەتەوە سێری ئەم وێنانەی ژێر دەریا بکە ئەمە وێنەکانە کە ئەمە لە 1000 پێ لە ژێر دەریایە کە هیچ مرۆڤێ ناتوانێت تا 100 مەتر زیاتر بڕاتە ژێر خۆی ئیلا مەگەر ئەبێ چی بەکاربێنێ غەواسە بەکاربێنێ ژێر دەریای ئەمە سێ ئەمە ئاگر نییە لە ژێر بەحرە ئەمە چییە طبعا ئەمە زانایان باسیەکەن لە 180 تەقینەوە بورکانەکان لەسەر زەویە لە ژێر بەحرا لە 180 یعنی بەفعلی ژێر دەریا شوێنێکی ئاگراوی و داگیرسا و کوڵاو طبعا هەر ئەوەش نییە مۆزوعەکە ئەم ئاگرە تەئسیری بۆ سەر دەریاکەش هەیە چونکە کاتێک کە بورکان ڕۆئەیە لە ژێر بەحرە عادەتەن زەلزەلەشی لەگەڵایە بوومەلەرزەشی لەگەڵایە ئەم بورکان و بوومەلەرزەیە چی دروستەکە شەپۆلی تسونامی دروستەکە لەسەر دەریاکە من بینیمان لەم چەند ساڵی ڕابردووە ئەمە بە تەئسیری چیە ئەو ئاگری کە لە ژێر بەحرە کەواتە تەئسیری هەیە وێ پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ سواری من ئەڵێم وە حەدیثێکی صحیحە تەصحیحێک توانین بەپۆی ئەم علمەی کە لەم حەدیثەوە دەرکەوت کە ئەمە علمی بەشەر نییە ئەمە چۆن بەشەرێک توانێت قسەی بکات 1400 ساڵەوە پێش یان پێغەمبەر یان لەم ڕووداوەیە کە لە تاریخ و صەنعا ئەمە کتێبێکە ئیمامی ڕازی داناوە طبعا ئەمە ئیمامێکی مۆسوقی ئەهلی سوننەیە لە یەمەن ئەم کتێبەی داناوە سەر تاریخ و صەنعا شتێکە گێڕێتەوە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سەحابەیەکی نار بۆ یەمەن وەبڕ بن یوحەنەس الئەنصاری کە ئەڵێ ناردی بۆ یەمەن وتی بڕۆ بانیان کە بۆ ئیسلام ئەگەر جوابیان ناوە پیان بڵێت تۆ خوا نوێژی لەسەر فەرزکردن ئەگەر نوێژیان کرد ئەنجام مزگەوتیان بۆ دروستکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ چی بکە مزگەوتەکە لەکوێ دروستکە فمر ببناء المسجد لهم في بستان باذان طبعا باذان ئەوە حاکمێکی یەمەن بوو ئەڵێ لەو باخەی یەکێ لە باخەکانی بوستان لە باخەکەی باذانە بۆیان دروستکە مزگەوتەکە من الصخرة التي في أصل غمدان ئەڵێ شتەکەش دیوارەکانی بە چی دروستکە لو برديك منطقي غمدانة واستقبل به الجبل الذي يقال له ضين عليك دروس ذكر روي قبلكي طبعا أم منطقية كيوتا لا دسي راستي شاخي ضين لا صنعاي بايتخت اليمن روي بكرة شاخك شاخي ضين قبلك طبعا أم حديثة لمجمع الزوايد هاتوها كاليه
إذا بنيت هرب وبرك صحابي في أمريكا ناردي بو يمن الله بيلا شيء إذا بنيت مسجد صنعاء فاجعله عن يمين جبل يقال له الظين باش أجر تو بي با أما أتوين بلين لسرب أماش جاري في أمر دروس أم مزجوته أجر قبلي أم مزجوته با پێوەرەزانستیەکانی ئەمڕۆ بپێوی بڵین بەرنامەی بەکار بێنی گوگل ئێرث طبعا ئەمە بەرنامەیەکە بۆ ڕووپێوی لەسەر زەویە بۆ نەخشە چیت بۆ دەرەکوێ بەڕێزان سێری ئەمەکە ئەگەر لە قیبلەی مزگەوتەکەەوە یەک هێڵی ڕاست دەربێنی بەناو شاخی ضینا بڕاتەوە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەر بڕۆی ئەگاتە کوێ ئەگاتە ناوەڕاستی کەعبە ئەم هێڵە سبحان الله ئەمە کی ئەتوانی ئەمە وردەکاری ئەمە هێڵەکەیە بە بەرزی طبعا 815 کیلۆمەتر لە مەکەوە دوورە شاری سەنعا کەس ئەتوانی 1400 ساڵەوە پێش ئەم هێڵە بکێشێ کە ئەمە بەپێی ئامۆژگاری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم مزگەوتە دروست کرد جزاكم الله يك ملاحظة كم لسر طبعا بو سود ورقتن طبعا يقدو خالي بشوكي تر هيك هاد اشارتي بيهم لا بردني حالتي جيشتن لهندي لحديثه كان اگر تو بي طبعا بتفصيل اما لا ان كان باس كراوه اتواني تو لا بحث كما باسم كدو اتواني تو ترجيح لنيوان روايه كان ابكي بهوي بكارهناني علمي امر زانستي كور برزاني بولمونه ام حديثانا بو دركوي كامان زياده الراسته وهروها ڕەواندنەوەی گومان لەسەر فەرمودەکانی پێغەمبەر سەڵ بەهۆی بەکارهێنانی توێژینەوە زانستیەکان ئەم حەدیثەی کە ئەڵێ ئیذا وقع الذباب في شراب أحدكم طبعا ئەم حەدیثە لە بەرزترین ئاستی سەحەتایە لە سونەتە کەس ناتوانێت نەقلی لێ بگرێت بەڵام ئەتوانین ئێمە بەهۆی توێژینەوەی زانستی و بیسەلمێن کە ئەم فەرمودەی پێغەمبەر سەڵ عەلەیهی وسەلەم لە سەدا کە کۆمەڵە توێژینەوەشی لەسەر کراوە مەجال نەبوو باسی کرد بەڵام ئەگەر زیاتریش بکرێت زیاتر ئەو ڕاستیە بۆ مرۆڤەکان دەرەکەوێ و آخر دعوانا الحمد لله رب العالمين